مامۆستا بەئەرک نەبێ پێشەکیەکانی وەحیمان بۆ باس بکەیت پێش ئەوەی کە پێیان دابەزێت چی ڕوویدا و چۆن ڕوویدا. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي. خۆشەویستان و ئازیزانم، دیارە دنیا لەم شەوە زەنگ و تاریکیە دەژی پێویست بە هاتنی پێغەمبەرێکە. دەبێت پێغەمبەرێک بێت و بێن پێغەمبەرە بەشەر بێ لێناو ئینسانەکانە خۆیان نابێ، چونکە هەر کاتێک ئەم پێغەمبەرە بەشەر نەبوو مەلایکەتێک لە خارجی ئەم کۆمەڵگایە هات و خۆی ناساند کە من مەلایکەتم و خوا ناردوومی بە پێغەمبەر بۆ ئێوە. ولو جعلناه ملكا لجعلناه رجلا ولبسنا عليه ما يلبسون. هەمان گومان دروستە بۆیان و مەلایکەتە لە چۆ هاتووە، چێ ناسیوێتی، چێ بینیوێتی، چێ لە جنۆکە نییە، چێ لە پیاوێکی درۆزن نییە، چێ لە شوێنێکی خۆی دەرنەکراوە. نا ئەبێ پێغەمبەرێک بێت 40 ساڵ لە ئەم قەومەیە ژیا بێ، خەڵک ڕازگۆیی و ئەمانەت و نەخوێندەوارێکی بزانن و بێ خەڵک وەکو خۆی بیناسن، چونکە لە ناو شارێکە هیچ شتێکون نابێ. بۆیە خی گەورەکە بیری پێغەمبەری خوا خاتەوە صلی الله عليه وسلم فەرمێ قل لو شاء الله ما تلوته عليكم ولا أدراكم به فقد لبثت فيكم عمرا من قبله. دی من ماوەی لە ناوتان ژیاوم، ماوەی وا بزانم 40 ساڵیش کەم نییە بۆ ئەوەی کە ئینسانێکتری بناسێ. تۆ گەر بتوێ کەسێ بناسی پرسیاری لەبارەوە بکەی، کوڕ لە بابە کوڕی گەڕەکێکین پێکە و گەورە بووین لە شارێکا بووین، جا کوڕی گەڕەکی ئەو کاتە چوە خەڵک ئایپاد و مۆبایل و تین نەبوو خۆی پێوە مەشغوڵکە، هەموو خەڵک تێکەڵ بووە، هەموو خەڵک ڕەچەڵێکی یەکتری ناسیوە، کەسەکانی ناسیوە، کەسەکانی هەڵسەنگاندووە. ئەو زەمەنە لە شارێکی ئاوا بچکۆلەیە، با بڵێن لە شارۆچکەیەکی ئاوا بچکۆلەیە کە هەموو ئەندام و داشەکانی دیار بوون، مەجال نەبوو شتێک ون بێ لە ناو خەڵکە، مەجال نەبوو شتێک بشارێتەوە و خەڵک پێی نەزانێت، لەبەرەوە هەموو شتەکان ئاوا بەسەردەسەوە بوون، هەموو خەڵکەکان وەکو خۆی ناسراون و زانراون. بۆیە دەبێت پێغەمبەرێک بێ خی گەورەکە فەرمێ فقد لبثت فيكم عمرا من قبله 40 ساڵ لە ناوتانە ژیاوم ئەفەلا تعقیلون. بەس نییە 40 ساڵ حکم بی بەسەر ئینسانێکە لەسەر ئەساسی ئەم هەموو ساڵەوە بزانم کافیە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە تەمەنی 40 ساڵیە پەیامەکەی بۆ هات، چونکە ئینسان لە تەمەنی 40 ساڵیە گۆڕانکاری ڕیشەی بەسەر ئەقڵ و دەرونیا دێ، ئینسانێکی زیاتر مستەقیڕە بێ، جێگیرترە بێ، لە کاری هەرزەیی دەرەچێ، پێوتێت تەمەنێکی کامڵی کە دوای تەمەنی گەنجی دەستپێکە، تەمەنێکی مامناوەند لە بینی پیری و لە بینی گەنجی پێشوە. بۆیە ئینگلیس پێڵە چی؟ پێڵێ گۆڵدن پیریۆد، تەمەنی ئاڵتوونی. ئەم تەمەنێ تەمەن ئینسان عەتایی هەیە، داهێنانی هەیە، شتی هەیە، دەتوانێت بە شتی لێ وەرەگیری، قسەکانی نووسرێتەوە، حەز بە ئیستیقرارێکی دەرونی و حەز بە ئیستیقرارێکی ئارامیەکی تەواو ئەکات و خەڵکیش دوای ئەمەیان بۆ دروستە بێ لە ئینسانێکی کامڵە. بۆیە خی گەورە فەرمێ حتا ئیدا بەلەغ ئەشودەه و بەلەغ چی 40 سەنە، دوای ئەوەی کە تەمەنی گەیشتە 40 ساڵ و گەیشتە تەمەنی ڕشد، تەمەنی ئەقڵ، چونکە ئینسان هەتا تۆ بیەن سلمێراوە لە دوای چلەوە ئیتر بەرەو داڕوخان و بەرەو هەرەسە چێت. بۆیە بینیت هەتا ئینسان کاگاتە پلەیەکی ئەکادیمی خۆشەویستەکانم لە دوای چلەوە پێگە، یعنی تەقریبەن کە تۆ دەوێت ئیتر تەواو مسەیتر بی بەسەر بوارەکەی خۆتا و شتەکەی خۆتا و اختصاسەکەی خۆتا، بیبی بە پرۆفیسۆر لەو بوارەیە زەحمەتە پێ 40 پێی بگەی، بەڵام لە دوای چلەوە پێگەی. بۆیە باشترین و چاکترین کات بۆ ئەوەیە کە ئینسان بتوانێت لە پێش چلا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئامادەکرا بۆ ئەوەی کە ئەم پەیامەوە گرێ. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئامادەی پێشوەختی هەبوو، وەکو ئەوەی کە پێغەمبەری خوا خەڵوەتێک کێشا کە باسمان کرد. عەرزم کردم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دایمە لە فکر و لە بیرکردنەوەیە بوو، مێشی بەکارهێنا، عەقڵی بەکارهێنا، واتە هەروەکو خەڵکێکی بازاڕی بێت و بڕۆ ئاگای لە دنیانە بێ و دنیا چۆنە گوزەرێ، مێشێکی ئەمیتیانە بێنا. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خەمی هەڵگرت بوو، پێغەمبەری خوا بیرێ کردەوە، پێغەمبەری خوا لە هەموو شتێکی کۆڵێ و لە مێشکی خوایی هێنایی برد. لەبەرەوە خاڵی یەکەم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خەڵوەتێک کێشا،
خاڵی دووەم پێغەمبەری خوا خەوی ڕاستێ بینی. خەونی ڕاست یەکێکە لە 23 بەشی پێغەمبەرایەتی، بۆیە 6 مانگی پێش پێغەمبەرایەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە خەونی ڕاست دەستی پێکرد. 6 مانگ تەقسیمی 23 ساڵی پێغەمبەرایەتی کە ئەکاتە 1/46 پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ خەونی ڕاست بەشێکە لە ئەو نەبەشی پێغەمبەرایەتی. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ خەونی ڕاست بەشێکە لە 46 بەشی پێغەمبەرایەتی کە پێغەمبەران پێیانەدرێ. یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە 6 مانگی پێش پێغەمبەرایەتی خەونێ بینی، بۆیە وەحی لای ئەو شتێکی غەریب نەبوو. غەریب بوو بەڵام زۆر نا. چکە خەونەکانی حەزەتی عایشا فەرمێ وەکو ڕۆژی ڕووناک ئەهاتنە دی، شەو خەوێ بینی بەیانی ئەهاتە جێ. خاڵێک لە خاڵەکانەوە بوو کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی جێڕێتەوە فەرمێ بەردێک هەبوو لە ناو مەککەیە، ئێستا شوێنەکەی ئەزانم، هەر کاتێک پێی ئەگەیشتم ئەیفەرمووە السلام عەلەیک یا ڕەسوول الله. ئەوڕمەدایەوە هیچ نەبوو. بەڵام دوایی ئەم پیاوە حاڵیە بێ ئای ئەو بەردە یەکەم جار تەسەووری نەکردووە ئەمە کەراماتێ بێ، ئەمە موعجیزەیە بێ، خوای گەورە پێش وەخت پیشانی با بۆ ئیکەڕای بێنێ. کەسێ لە پشتەوەیە، کەسێ لە بەردەمتایە پێتەڵێ السلام عەلەیکە، ئاوڕێدیتەوە هیچ نییە، هیچ کەسێکیش لەگەڵا نیە، تەنها بەردێکە بینی. دوای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بیرەکات ئەو بەرداوە بوو. ئەژا لەو کاتەیە دیارە بۆ خۆشی حاڵی نەبووە کە فعلەن ئەمە پێغەمبەری ئاخری زەمانە، بۆیە خوای گەورە ئەمانی بۆ کرد هەتا وەکو ئامادەیکە بۆ لە بارێکی دەرونی زۆر باشا بێ بۆ ئەوەی کە بتوانێت تەلەقی ئەم پەیامە بکە، ئەم پەیامە وەرگرێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەبێ لە شوێنێکی تایبەتا بێ لە کاتێکا وەحی بۆ دێ، ئامادە باش بێ، نەفسیەن مهەیە بێ، بۆیە ئەبێ لەو شوێنەیە بێ، لەسەر شوێنێکی بەرز بێ، بە تەنیا بێ، لە تاریکایی شەوا بێ، خەڵک نزیکی نەبێ، لە جەنجاڵیەکان دوور بێ، تەواو بیری کرد بێتەوە نەفسیەن و ڕۆحیەن و جەستەیەن ئامادە بێ بۆ میشە هەتا وەکو بتوانێت پەیامی ئاخری زەمان وەرگرێ. خوای گەورە ئەم پێغەمبەرە خاوەنی شەئن و شکۆیەکی زیاتر کە کارتانها پێش پێغەمبەرایەتیش پیاوێکی دانا و عاقڵ و حەکیم بووە و خەڵوەتی کێشاوە و خەمی ئەو خەڵکی هەڵگرتووە پێش ئەوەی کە خوای گەورە خەمەکە بە بەسەر شانیە و پەیامی پیا بنێرێ. دایمە لە خەم و لە خەڵوەتی ئەوەیە بوو کە چی ئەکرێ، کە چی بکە و بیرکاتەوە کە خوای گەورە فەرمێ إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب. گۆڕانی زەوی شەو ڕۆژی دروستکردنی ئەرز و ئاسمانەکان ئەمە بەڵگەیەک و ئاەتێکە بۆ خەڵکێکی عاقڵ و دانا. بۆچێ؟ الذين يذكرون الله قياما وقعودا ويتفكرون في خلق السماوات والأرض ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. لەبەرەوە خوای گەورە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئامادە ئەکا بۆ ئەم پەیامە گەورەیە لەلایەن ئەم خوا عەزیمەوە بە جبریلێکی ئەمینە پەیامی بۆ دێ، وحی بۆ دێ. لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو ئامادەکاریەکانی پێش وحی بەبێ ئەوەی خۆی ئاگادار بێ خوای گەورە بۆی کردبوو و بۆی جێبەجێ کردبوو. ئێستا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەناو ئەشکەوتێکایە بە تەنیا لەسەر شاخێک ئامادەیە بۆ لینکی ئەرز و ئاسمان، بۆ ڕەبتی ئەرز و ئاسمان پێکەوە پەیامێکی ئەو نە گەورە و ئەو نە عەزیم کە خەڵک سەرسام کا تا ڕۆژی دوایی لە شەوێک لەم شەوانەیە دائەبەزێ، ئاگادار بن، دەخزمەتی ئەبین و ئامادە باشی ئەو وحی ئەبین، بزانین چۆن و چی ڕوویدا لەو کاتەیە. صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم.